إنما المؤمنون الذين إذا ذكر الله وجلت قلوبهم وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا وعلى ربهم يتوكلون. قال رسول الله صلى الله عليه وسلم: من أصبح منكم آمنا في سربه معافا في جسده عنده قوت يومه فكأنما حيزت له الدنيا. خۆشەویستی خوا سەڵاواتی خوای پەروەردگاری لەسەر بێ لە فەرمایش دێکە ئەفەرمێ هەر کەسێک بەیانیان هەڵسا لە ئەمن و ئاساییشا بوو لە ماڵەکەی خۆیان، لاشەی ساغ بوو، خواردنی ئەو شەو ڕۆژەی هەبوو. پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەوە وەک ئەوە وایە هەموو دنیا مڵکی ئەو بێ و درابێ بە ئەو. ئەم حەدیثەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئیمامی ترمذی بۆمانێ گێڕێتەوە و ئەفەرمێ حەدیث حەسەن و هەروەها ئەلبانیش وا ئەفەرمێ فێرمان ئەکا کە ئێمەی مسلمان لە ژیانی دنیاە بە شێوەیەک بژێین وەکو چۆن خوای ویستوێتی. دنیا بە هۆڵی تاقیکردنەوە و ئیمتیحان، قاعەی ئیمتیحان بزانین. دنیا بە شوێنی مانەوە و جێگای هەتایی خۆمان نەزانین. قەدری دنیا وەکو خۆی بگرین. تۆ ئێستا بەیانی زوو سەفەرێک تێ بۆ سلێمانی، ئەچیتە گەراج سیارەیەک ڕاوەستاوە یان یەک دوو سیارە ڕاوەستاوە، تۆ زۆر گرنگی نادەی لە کامیانە سەرکەوی. ڕاستە حەزەکەی شوێنەکەت ئیسراحەت بێ، حەزەکەی بە پارەیەکی کەمتر بچی، حەزەکەی تەبرید ئیش بکە، ئەمانە هەمووی لە خەیاڵتە هەیە، بەس زۆر کێشەت نییە. ئەگەر ئەمانە هەمووی نەبوو بە کەمترینیان ڕازیت ئەڵێی کوڕە خۆی 2 سەعاتە من ئەگەر ئێمە سلێمانی تەواخۆ ئەم سیارە نایکڕم. ئیماندار ئاوا ئەڕوانێتە ئەم دنیاە، هەر وەکو سیارەیەک وایە بیگەێنێتە ئەوێ 2 سەعات، بەخوا 2 سەعاتیش نییە. خۆشەویستەکانم، ڕۆژێکی لای خوا، ڕۆژی حەقیقی، ئینە یەومەن عیندە ڕەبیکە کەئەلفی سەنەت مما تەعودون. ڕۆژ لە لای خوای تەعالا بەقەدەر 1000 ساڵی ئێمەیە کە ئەیژمێرین، یعنی خوا ڕۆژێکی 1000 ساڵە. خوا ئەوێ ئێمە فێرکا کە ئەم دنیاە ئەوەندە ناهێنێ. ئەگەر تۆ عمرت 60 ساڵ بێ لەم دنیاە، إذا عاش الفتى 60 عاما فنصف العمر تمحوه الليالي. ئەگەر تۆ 60 ساڵ بژێی لەم دنیاە، 30 بەشەو ئەڕۆ کەوابوو ماوە لەسەر 30یەکەیش بیکە دوکتەوە کوتێکی بە خواردن و بە هەندێ لە هولەعب ئەڕوا کە هیچ خەبەرت نییە کاتێک زانی چووە، ماوە لەسەر 15. ئەگەر بیری لێ بکەیتەوە 15 ساڵ تۆ بە مناڵی هەر هیچ نەتزانێ دنیا قیمەتی چییە. ئەگەر زۆر و زۆر ورد ببیتەوە لێی بەخوات شەشمانیەکت بۆ نامێنێتەوە لەم دنیاە بە شەشمانی خۆمان، یعنی کەوا هەستت کردوێ مرۆڤی تایە. دنیا ئەوە ناهێنێ. هەر ئەوەنەی وەکو جاران خەڵک ئەڕۆی بۆ عەسکەری 6 مانگ بوو جاران کە ئەچوو هەنێ کەس بوو ئەڕۆیش نەهاتۆ ئیجازەی ناکرد هەتا ئەهاتەوە، ئەیوت تخوا 6 مانگ چییە؟ ئەم دنیاە ئەوە ناهێنێ ئینسان یەکجارەتی دەستی پێوە بگرێ و باوشی پیا بکە و بە شوێنی بەقا و هەتایی حەسابی بۆ بکە. بۆیە پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم ئەفەرمێ هەر کەسێ بەیانیانی زوو هەڵسا لە ماڵەکەی خۆیان تەئمین بوو، ترسی نەبوو. ئاخر زۆر خۆشە براینە تۆ لە ماڵی خۆتا ترست نەبێ. خەڵکێکەیە لە ماڵی خۆیان ئەمڕۆ دەربەدەر کراوە. ئەم برایانەی کە عەرەبن ئێستا لە ناومانە دانیشتون لە ماڵ و خان و شوێنی خۆیان دەربەدەر کراون. خەڵکی وا هەیە هاتۆتە لای من و توێتی مامۆستا من لە شوێنی خۆم خاوەنی 4 خانوو بوو، 4 خانوو ئاخر شێواز خۆ دڵی خۆم دروستم کردووە.
بس کە ئیسا من هاتووم لێرە ژوورێکم دەست ناکەوێ بە ئیسراحەتیایە بمێنمەوە. وەکو چۆن ئێستا هەمانە لێرە خاوەنی چوار خانووە کە دەربەدەرکرا خاوەنی هیچ نیت. بۆیە ئەمان زۆر مهمە براینە. هەر لەبەر ئەوە پێغەمبەر ئیبراهیم عليه السلام داوا لخوای تعالى كأفرمي ربي اجعل هذا البلد آمنا وارزق أهله من الثمرات. أمن أخاته بيشي چي؟ أي خاته بيش رزق الروزي. أمن آسايش زور گرنگه براينا. أمان زور گرنگه تو مالك تهبي وتعب مني توا. ترست نبي. وباراستني أو أمانة شبتشي أبي بوا أبي تو مصلحتي شخصي نديبه مسر مصلحتي عامي مسلمانانا. يعني چی کاتی ولاد پارێزراوە چی کاتی ماڵەکەی خۆت پارێزراوە ئەگەر دائما مصلحەتی عامی خەڵک بیتە سەر مصلحەتی خۆتە بیر لە بەرژەوەندی عامی خەڵک بکەیتەوە ئەگینا ئەگەر هەر مەسئولێ لەم وڵاتە هەر ئینسانێ لەم وڵاتە بەس بیری لە گیرفانی خۆی کردەوە ئەمن و ئەمان نامێنێ براینە لەدەست ئەچێ یەکگرتووی نامێنێ یەکدەستی نامێنێ یەکڕایی نامێنێ هەرکێ بۆ خۆی دروست ئەبێ ئەو کاتە وڵات تێک ئەچێت ئەمن و ئەمانیش تێکەچێت دوژمنیش زاڵە بێ بەسەرمانە بۆیە ئەڵێ دوژمن پێش ئەوەی هەر وڵاتێ داگیرکا تەفریقەی تیا دروست ئەکا تاوەکو یەکریزی ئەو ملەتە نەمێنێ دوای داگیریەکە ئەڵێ فەریق تەسود ئەڵێ تەفریقە بنەرەوە لەناو هەر ملەتێکە ئیسە تۆ بتەوێ هەر کۆمەڵە خەڵکێ داگیر بکەی یعنی ببی زاڵ ببی بەسەریانە ئەگەر ئەوان یەکریز بن قد زارڵا ناتوانانی زاڵ ببی بەسەریانە بەس کە ئەوان تەفریقەیان تێکەوت خۆیانیان خوارد ئەو کاتە تۆ بە ئاسانی ئەتوانی وەکو ناوبژیوان ڕۆیتە بەینانەوە دوای ئەوە زاڵی شەبی بەسەریانە بۆیە ئەوە زۆر زۆر گرنگە دووهەم پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم پاش ئەوەی کە فەرمووی لە ماڵی خۆیان تەئمین بێ پاشان فەرمووی معافن فی جەسەدیه فەرمووی لاشەتیش ساغ بێ براینە لاشە ساغی زۆر زۆر نیعمەتێکی گەورەیە نیعمەتێکی زۆر گەورەیە ئەگەر ئینسان لاشەی ساغ بێ ئەفەرمێ عەرەب ئەڵێ قسەیەکیان هەیە ئەڵێ الصحة تاج على رؤوس الأصحاء لا يراه إلا المرضى لش صاغي تاجيك بسري لش صاغانوا كي أي بيني أو أي بيني كنخوشة کاتێک کەسێک کە هەردوو چاوی لە دەستدا بێ یان چاوێکی لە دەستدا بێ ئەزانێت چاو ساغی چی نیعمەتێکی گەورەیە بۆیە هەر کەسێ چاوی ساغ بێ ئەو ئەزانێت چی تاجێکە ئەوان سەریەوە ئەوانەی لاشەیان ساغا زۆر هەستی پێ ناکەن بەڵام هەر لە ناو نیعمەتێکی زۆر زۆر گەورەیە براینە بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەردەوام دوعای ئەکرد ئەی فەرموو اللهم إني أسألك العفو والعافية خواهی گیان من داوات لی اکم داوای عفو عافیت داوای لی بردن و لش ساغیت لی اکم و ای فرمو اللهم عافني في بدني وعافني في سمعي وعافني في بصري همو بیانیانی همو ایوارانی پیغمبری خواه صلی اللہ علیہ وسلم ای فرمو خواهی گیان داوات لی اکم چاوم ساغ کی داوات لی اکم جوم ساغ بکی داوات لی اکم یا رب العالمین بدن و لاشم ساغ بکی چونکە لەش ساغی نیعمەتێکی زۆر گەورەیە تۆ دانێکت بێشێ چی حاڵێکت هەیە ئەگەر ناخلێنێکت لە شوێنی خۆیان نینۆکێکت لە شوێنی خۆیان ئێش و ئازاری بێ ئەو کاتە ئەزانی چی نیعمەتێکە تۆ لە چی نیعمەتێکە بووی هەستت پێ نەکردووە ئەی بەچی ئەی پارێزی بەچی ئەم لەش ساغیە ئەپارێزی بەوەی کەوا تووشی هەندێ هۆکاری نەخۆشی هەیە خۆتی لێ بە دوور بگری لە هەوای پیس لە خواردنی خراپ لە خواردنەوەی خراپ ناوێ هەربێژی کوورە مهمەوەیە من بیخۆم ئەبێ بزانی چی خواردنێک ئەخۆی ئەبێ بزانی چی خواردنەوەیەک ئەخۆیتەوە ئەبێ ئاگات لەو هەوا و جەوەبێک کە تایە ئەژەی لە زۆر سەرما ئەبێ لە زۆر سەرما ئاگات لە خۆت بێ لە زۆر گەرما ئاگات لە خۆت بێ ئەبێ وریای لاشت بی نیعمەتی سێم کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لەو حەدیثە باسیەکە خۆشەویستەکانم ئەفەرمێ خواردنی شەو و ڕۆژی هەبێ ئەو کابرایە پێغەمبەر ئەفەرمێ شەو و ڕۆژ یعنی ئەمەی کە پێغەمبەر باسیەکە ئەڵێ شەو و ڕۆژ یعنی ئەگەر تۆ ئەمڕۆت هەبێ ئەمڕۆ لاشەت ساغ بێ ئەمڕۆ تەئمین بی لە ناو ماڵ و مناڵەکەتە خواردنی ئەم شەو و ڕۆژەت هەبێ ئیتر زۆر بیر لە بەیانی مەکەرەوە یعنی نەک بیری لێ مەکەرەوە ئیش مەکە یا پارەکەت هەڵمەگرە یان وەکو چۆن ئەڵێ پێغەمبەر سولەیمان عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ مێرولەیەکە قسەی کرد وتی
دەنکە گەنمێ بەشی چەندێ ئێوە ئەکا وتی بەشی 6 مانگمان ئەکا جا سولەیمان عەلەیهی سەلام دەنکە گەنمەکەی خستە ناو شوشەیەکەوە و مێروولەکەی کردە ناو شوشەکەەوە وتی بزانم ئایا ئەتوا تا 6 مانگ ئەیبات ئەمە دوای 6 مانگ سولەیمان شوشەکەی کردەوە تەماشای کرد یعنی دوای 6 مانگ تەماشای کرد نیوەی گەنمەکە ماوە لەگەڵ مێروولەکەیە ئیتر پێی وتی باشە تو مەگەر نەدوت دەنکە گەنمێ بەشی 6 مانگمانەکات تۆ بۆ ئیسە نیوەی ماوە وتی بەخوا لە بیری خۆما وتم نەوەک سولەیمان بەشەرە و لە بیری بچێ منی لە بیر بچێ حەساب مەکرد و نیوە یعنی ئەگەر ئینسانی مسلمان معاشەکەی هەوڵ بدا حسابی بکە کە ئێستا ئەو نیوە معاشە و ڕبع معاشە وەریەگریت حسابی لێ بکەی بەشی 2 مانگت بکە عیب نییە وا باشە نەوەک حکومەت لە بیری بچێ مانگەکەی تر بکاتە 2 مانگ ئەگەر لە بیری چوو تۆ با دەست لە خەڵکپان نەکەیتەوە ئەمە عیب نییە خراپ نییە شتێکی چاکە بەڵام ئەمە معنای ئەوە نییە کە تۆ زۆر بترسی تۆ هی ئیمڕۆ هەبێ ئیتر تەوەکل بۆ سەر خوای گەورە بە بەیانی بەڵام ئەسبابەکانی تیش ئامادە کردبێ ئینسان ئەبێ بە ئەسبابەکانەوە بڕاتە ناو ساحەکەەوە ئەم پێغەمبەری خۆشەویست صلی الله علیه وسلم زۆر جار پەنای ئەبردە خوای گەورە لە برسێتی ئەی فەرموو اللهم إني أعوذ بك من الجوع فإنه بئس الضجيع وأعوذ بك من الخيانة فإنها بئست البطانة پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەی فەرموو خوایە گیان پەنات پێ ئەگرم لە برسێتی بەڕاستی خراپترین هاوڕێ کە لەگەڵ تا هەڵاژێ و پەنات پێ ئەگرم لە خیانەت بەڕاستی خراپترین ڕەفیق کەسی خائینە جا ئینسان هەتا ئەمەندە فەقیری خراپە دائما پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەی فەرموو اللهم إني أعوذ بك من الفقر فەقیری باش نییە بەڵام کە هەیش بوو ئینسانی مسلمان ئەبێ لەگەڵیان مولائەمە بکە ئەبێ خۆی ڕابێنێ لەگەڵ فەقیریە ئەبێ هەوڵ بدا فەقیریەکە نەیکوژێ بێ ئومێد نەبێت ئیسراف نەکاوەکو هەفتەی پێشوو وتمان ئەگەر کەسێ ئەم سیانەی نەبوو یان یەکێک لەم سیانەی نەبوو بۆ نمونە کەسێک لە ئێمە لەوانەیە ئەمن و ئەمانی نەبێ یا خوا پەنامان بدا ئەگەر لاشەت ساغ نەبوو هەیشە لەناو ئەم جەماعەتە لاشەی ساغ نییە یان خوا پەنامان بدا هەیە لەوانەیە خواردنی ئەمڕۆی نەبێ وا نەزانی ئێمە خۆمان هەمانە ئیتر هەموو کەس هەیەتی باوەڕ بکەن هەیە خواردنی شەو و ڕۆژی نییە ئەگەر کەسێک ئاوا بوو ئایا ئەبێت ئیتر تەواو یەکێ لەمانەی لە دەستدا ئیتر ئەبێ ورەی بڕۆخێ نەبرا بەڕێزەکانم وەکو باسم کرد ئەم دنیاە جێگای ئیمتیحانە پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم أفرمي انظروا إلى من أسفل منكم ولا تنظروا إلى من هو فوقكم فهو أجدر ألا تزدروا نعمة الله پیغمبری خواه فرمی دائما لکا لدنیایا لمسائل قیامتا تو سیر ما محاجیب که شو نیوجیه که پینج فرزا لمزگوت روژی نروژی ها بر روژو هیچ نبی پینج شمان و دوش مکان ها بر روژو لمسائل دینا سیر یکی مکه نیوج ناکا کورا بله خلقه نیوج ناکا من بس نه جاجاد نیوج ناکا مکم نه وامله لمسائل دینا سیری برسترین کسب که بو اوی توش هول دی وک او بی بس لمسائل دنیایا برابر رزکانم سیری کسی که اگر تو پیلاوت نبو اگر تو پیلاوت نبو بیر لکسی بکروا کپینیه هر دو پیکانی نیه ناتوانی ریبکا کابرایک باسی که علی روزی کان چون مزگوتی یک سفر یکی دورم هبو بدیهات کانت یپر مکرد علی گشت بدیک بانی دا بانی عصر روش ما مزگوت کان نیجم کرد دو او درچم سیرم کرد پیلاو کان میان بردو علی او نخفتم خوار لدل خوم عن ناو حیوانی مزگوت کا هاتم وچوم اموتو سیک من باش بو هاتم بو ایران نیجم خلو داشتم توانی نیجم کم علی محاسبه خوم مکرد که هاتم بو مزگوت بو نیج بەڵام ئەڵێ لە دەرگای مزگەوتەکە چوومە دەرەوە بینیم پیاوێک دانیشتووە سوالەکە هەردوو قاچی بڕاوەتەوە ئەڵێ یەکسەر وتم یا ڕەبی شکر بۆ تۆ خوایە بەس نەوێ من دوو پێم هەیە ئەگەر بە پێی پەتیش بێ شتێک پارچە پێسێکیش بدۆز بۆ ئەی بەسمە ژێر پێم و ڕێی پێ ئەەکەم بەس ئەمە هەر پێی نییە تۆ دائیمەن بیر کەرەوە لە کەسێ لە خۆت خۆ خواردترە تۆ خای لە خانووی ئیجارە بیر کەرەوە لە کەسێ خانووی ئیجاریشی دەست ناکەوێ پارەیشی نییە بڕاتە ئیجار تۆ کاتێ لاشەت مەسەلەن عیبێک لە لاشەتە هەیە نوقسانیەک لە لاشەتە هەیە بیر لە کەسێ بکەرەوە حاڵی هەر زۆر زۆر لە تۆ خراپترە پیاوێک لە مهاجرین هاتە لای عەبدوڵای کوڕی عەمری کوڕی عاص وتی ئێمە لە فەقیرە مهاجرەکانین یعنی ئەوەی کە خوای تەعالا فەرمێ للفقراء المهاجرین عەبدوڵایش پێی فەرموو ئایا خێزانت هەیە یعنی کە بڕۆیتەوە بۆ ماڵ بێتە دەمتەوە و شتێکی بۆ دروست کردبێ ناو ماڵەکەی بۆ تەرتیب کردبێ وتی بەڵێ وتی خانوویەکت هەیە مەسەلەن بڕۆیتەوە بۆ ماڵ سێبەرێکی هەبێ بڕۆیتە ژێر سێبەرەکەی وتی ئەرە وەڵڵا ئەیوتی برا تۆ لە فەقیر نیت تۆ دەوڵەمەنی کوڕە وتی وەڵا جگە لەوەش خزمەتکارێکی شمێ خزمەت مەکە
دەی فەرمووی تۆ پاشای ئەمە کەی فەقیریە ئەمە کەی فەقیریە تۆ ئەگەر خوای تەعالا ئەوانت پێ بدە یا ربی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت ڕحم بە مردوەکانمان بکەی شیفای نەخۆشەکانمان بدەی یا ربی لەوانەمان بگێڕی کە شکوری نیعمەتەکان تەکەن یا ربی خوایە ئەمن و ئەمانمان پێ ببەخشی یا ربی لاشەی ساغمان پێ ببەخشی یا ربی ڕزق و ڕۆزیمان بەرفراوان بکەی یا ربی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت کوردستان محفوظکەی لە هەموو بەڵا موسیبەتێک بەرەکەت بخەیتە ڕزق و ڕۆزی کوردستانەوە بەرەکەت خەیتە معاشی کوردستانەوە بەرەکەت خەیتە ئاو کارەبای کوردستانەوە دەغڵ و دانی کوردستان پڕبەرەکەتکەی و هەموو وڵاتانی تری ئیسلام یا ربی ئەم برایانەی کە لەیرن بە سەلامەتی و بە خۆشی بگەڕێنەوە بۆ وڵاتی خۆیان یا رب العالمین یا ربی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت دەربەدەرمان نەکەی ڕۆژێ لە ڕۆژان یا ربی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت شیفای نەخۆشەکانمان بدەی بە تایبەتی ئەوانەی کە داوای دوعای خێریان لێ کردین ئامین ئامین. ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء